لە هۆڵی سینەمای سالمی شاری سلێمانی لە مەراسیمێکی تایبەتدا و بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیران خەڵاتی کارۆ بەخشایە نووسەر و ڕۆشنبیر حسێن عارف هەر لە مەراسیمەکەدا بڵاوبوونەوەی چاپی نوێی کۆمەڵە چیرۆکی گەلە گورگ پێشکەش بە ئامادەبوان کرا. ئەمساڵ ساڵی پێنجەمی خەڵاتی کارۆیە خولی پێنجەمانە بە ناوی خولی چیرۆکنووس مامۆستا سەلامەنمیەوەیە و خەڵاتەکە بۆ چیرۆکنووس و ڕۆمانوس مامۆستا حسێن عارفە. ئەمساڵ خەڵاتەکەمان لە بواری ڕۆمان دابوو بۆ مامۆستا حسێن عارفە. ئێمە هەموو ساڵێک ئەم کارە لە ڕێی لیژنەیەکەوەکەین. لیژنەی ئەم ساڵمان پێکاتون لە بەڕێزان مامۆستا شێرزاد حەسەن، مامۆستا ڕۆبێگەر، کاک بەختیار عەلی و ئەم لیژنەیە کە بڕیاریان داوە پاڵێوراوی خەڵاتی پێنجەمی کارۆ مامۆستا حسێن عارف بێ. ئەمڕۆ مەراسیمی بەڕێوەبردنی خەڵاتەکەیە و لە مەراسیمەکەشدا کۆمەڵە چیرۆکی گەلە گورگ کە یەکێکە لە بەرهەمەکانی مامۆستا حسێن عارف بە چاپێکینەوە بە دیزایرێکینە ئامادەمان کردو و ئەمڕۆ لە مەراسیمەکەدا بڵاو دەبێتەوە. ئێمە بەر لە 5 ساڵەمەوە پێش کاتێک کە بیرمان لەم کارە کردەوە ئەوە ئامانجێکمان نەبوو لە ئامانجەکەمانە ئاماژەوان بۆ کرد لە ساڵێکەمە وتمان گرنگە ئێمە نووسەرانمان تا لە ژیانان بەسەریان بکەینەوە ئاوڕیان لێ بدەینەوە بەرهەمەکانیان بۆ چاپ بکەین بۆ ئەوەی بەڕاستی زیند و کوژی مردوپەرز نەبین. نووسەران تا لە ژیانان پێویستە بە چاوی خۆیان ببینن ئەو نووسەرانی کە خزمەتیان بە زمان و بە ئەدەبینەتەوەکەمان کردووە زۆر گرنگە کە ئێمەش وەک وەفایەک بۆیان بەسەریان بکەینەوە. هەر کەسێ نادان نەبێ خۆی تالبی معنان